كرني جروبيكي ولايتي شمال بغدادي سربري خراوي تيرورستي داعش بريوبراتي قشتي دجا تيروري كردستان جروبيكي ولايتي شمال بغدادي سربري خراوي تيرورستي داعش لشاري هولير دزگیر دكات ام گروپا بكاتبون لگروپێکی ئەمنی و لەماوەی ڕابردوودا هەستاون بە دروستکردنی مەفرەزەیەک لە شاری هەولێر و دابینکردنی کەسانی خۆکوژ بۆ ئەم مەفرەزەیە جوانی ویانە سێ خۆکوژ دەستبەر بکەن لە یەکێک لە کردەوە تیرۆریستیەکانی ئەم گروپە یەکێک لە خۆکوژەکانیان بە ناوی هیدایەت لە ڕێکەوتی 19 تەمموزی 2021 لە ڕۆژی عەرەفەی جەژنی قوربان لە ناوچەی مەدینە سەدری شاری بەغدا خۆی تەقاندووەتەوە. ئەم گروپە هەستاون بە کڕینی چەک و پێداویستی سەربازی و ڕەوانەکردنیان بۆ بەغدا هاوکات لە پیراندا بوون تا لە داهاتوودا کردەوەی تیرۆریستی زیاتر ئەنجام بدەن، بەڵام بە هەوڵ و چاوکراوەی دەزگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان توانرا ئاشکرا بکرێن و ئەندامانی ئەم گروپە تیرۆریستیە دەستگیر بکرێن. ناسراوم بە ئەبوو ئیسلام خەڵکی هەولێرم ماوەی 1997 ماوەیەکی بیرۆکەی جیهادیم بۆ دروست بووە لە ڕێگەی ڕاگەیاندنی کەناڵەکانی دەوڵەتی ئیسلامی. سەرەتای دروستبوونی بیرۆکەم لەناو ڕاگەیاندنی دەوڵەتی ئیسلامی بوو کە کارم دەکرد لە ڕاگەیاندن و ئەوانش زیاتر متمانەیان بە من کرد کە باوکمیان ناسیەوە کە باوکم پێشتر لە ئەنساڕوئیسلام بوو. پاش ماوەیەک برادەرێکم هەبوو بە ناوی محەممەد شەعبان هەمان بیرۆکەی جیهادی هەبوو. پێکەوە دانیشتین نیشتیماعمان کرد کە گروپێک دروستکەین لەناو هەولێرێ سەر بە دەوڵەتی ئیسلامی بیتون و کار بۆ دەوڵەتی ئیسلامی بکەین. دواتر لەگەڵ کەسێک دانیشتین بە ناوی عەبدوسەلام خەڵکی بەغدایە بوو، ئەندامێکی دەوڵەتی ئیسلامی بوو، ڕەبتی هەبوو لەگەڵ ویلایەتی شمالی بەغدا. دوای ئەوەی کە من و محەممەد چوون قسەمان لەگەڵی کرد و باسی گروپەکەی خۆمان کرد، عەبدوسەلام
ربطي بين ماندروس كردلقر ولايات الشمال بغداد كسك بناوي سيف أمير بو برپرس بو لولايات الشمال بغداد سرپرشتاری مي لكرد دوای ئەوەی کە قسەمان لەگەڵ سەیفی کرد لەسەر داواکاری ئەو ویستی کە گروپەکەی خۆمان گەورە بکەین لەناو شاری هەولێر و تەنزیماتیکەین. من و محەممەد چەند کەسێکمان دەناسی لەناو شاری هەولێر کە هەمان بیرۆکەی جیهادیان هەبوو. ئەوانیش هەر یەک لە سەمیر و ئیدریس و مەلا میکاییل و محەممەد عەبدولکەریم کە ناسراو بوو بە بیلال و ئاکام کە ناسراو بوو بە زەید، ئیبراهیم کە ناسراو بوو بە عەلا و محەممەد شەعبان کە ناسراو بوو بە ئەبوهاجر ئەویش کە دامان ناکەوتە ئەمیری گروپەکەی خۆمان. چەند جارێک کۆبووینەوە لە ماڵی خۆمان و لە چەند شوێنی تر لە ناو هەولێرێ کە قسەمان لەسەر ئەمنیەتی خۆمان دەکرد کە کاتێککە دادەنیشتین ئاماژەمان بەوە دەکرد کە ئەمنیەتی خۆمان دەبێ بپارێزین و هەروەکو خەڵکانی تر کە لەناو شاری هەولێردا دەنیشن کە کەس شوک و گومانمان پێ نەباتن. پاش ماوەیەک کە بەردەوام بووین لە گفتوگۆکردن لەگەڵ سەیف لە ویلایەتی شمالی بەغداد لەسەر داواکاری سەیف وتی کە عەمەلیە لەناو شاری هەولێرێ بکەن. کەوتنە مناقەشەکردن لەگەڵ سەیف و وتمان عەمەلیە ناکرێتن لەناو هەولێرێ لەبەر ئەمنیەتەکەی کە پێشتری چەندین گروپی تر ئەوها ویستیان ئەمەلیە بکەن و هەر هەموویان کەشفبوون و هەر هەموویان گیریانە. دواتر سەیف وتی کە ئەمەلیە حازرە لە شاری بەغداد بەڵام پێویستیمان بە ئیستیشهادی هەیە. ئەمەش ئەلێرە چەند کەسێکمان ناسی کە حازر بوون لە بۆ ئەمەلیە ئیستیشهادی. ئەویش یەکەمیان کە هیدایەت بوو چون قسەم لەگەری کرد و پێم وت کە ئەو ئامادەیە کە بۆ ئەمەلیە ئیستیشهادی ئەوش ڕازی بوو لەسەر ئەمەلیە ئیستیشهادی و ئەوە بوو کە ناردمانە کەرکووک و لە کەرکووک بەریدی ویلایەتی شمالی بەغداد وەرگرت و دوای هەفتەیەک لە ڕاگەیاندنی دەوڵەتی ئیسلامی بڵاوکرایەوە کە هیدایەت ناسراو بوو بە ئەبوو حەمزە عەمەلیە ئیستیشهادی ئەنجامدا لە مەدینەتە سەدر لە شاری بەغداد لە ڕۆژی عەرەفە جەژنی قوربان. دواتر سەیف قسەی لەگەڵمان کرد و داوای ئیستیشهادی زیاتری کرد و لەسەر داوای محەممەد شەعبان چون قسەم لەگەڵ کەسێک کرد بە ناوی محەممەد کە ناسراو بوو بە عەبدوڵڵا ئەویش کە هەمان بیرۆکەی هەبوو ئامادە بوو بۆ
انجامداني عملية استشهادي وبيوتن ككسك هيل سليماني بناي ماردين اوش آماده بو عملية استشهادي او بو كدواتر هردك من ناردا كركوك دواتر بخومش چما كركوك اوانم تسليمي بريد ولايتي شمالي بغداد كرت باش ماويك بلاو بولا راقاند مكاني عراقي كماردين كجراو دواتر كخصمان لقر سيف كرت سيف داوالي كردن كتن تكيك وكلو بري سربازي بوان بكرن كبيستيان بيو او بوكا برك باري بومان نارد كركوك دواتر محمد شعبان بيوتن كبسما كركوك او برا باري والقرم چون برا بارا كم لكركوك والقرتو قرامو دواتر منو سميرو محمد شعبان بيكو چن تكيك مانكري اوشكا دو كلاشنكو فوق الناسكو عندك مخزنو فيشكو جانطاو جعببو اوشتان من هر همي كريم دواتر قران مو مالي خومان لمالي خومان شاردنو دواتر دامان محمد عبد الكريم كناصرة وبلال كبرقي قاتاختيك رواني ولايات الشمالي بغداد كات لسرطين مانجي أصل السيف بيواندي بيو كردين قوتي تقدارك منعي برندارة أوابو لسرد أوي محمد شعبان منو محمد عبد الكريم كناصرة وبلال بيكو تفينا بغداد لمنطقة دجيل تقدار برندارة كمان بيني لكسر أندامشي دولة إسلام منوال قد بناصرة وبا صهيب وتقدار برندارة كش هاويتش بيبو بناوي مصطفى